سیاست بەرنامەیەکە لە بەشی کوردی دەنجی ئەمریکا لە واشنگتن و ڕاستە و خۆ بڵاو دەبێتەوە. ئەم بەرنامەیە لەلایەن دەخیلی شەمۆ بەڕێوە دەچێت و ئێوەش دەتوانن بەشداری تێدا بکەن. سڵاو و ڕێز و مگەلێک کەیفخۆشن جارێکە دیگە هینەیەک دە بەرنامە ئەم و سیاسەتدا. سەرک وەزیری ئیسرائیلی بنجەمین نەتەنیاهو دەگەل سەرۆکەی ئەمریکی باراک ئۆباما کۆم بوو ڕۆژێکی پشتی پەیوەندیەکە تەلەفۆنیە دنێڤبەرە ئۆباما و سەرۆکی نوێ ئیرانی حەسەن ڕوحانیدا ئەوەی پەیوەندی ئیسرائیلی نەڕەحەتکردە. نەتەنیاهو دیبێژتن بەرنامە ناوۆکیە ئیرانی لەشکریە و دەوێت بێتە ژناڤرن. ئەوێ دکۆتارە خۆدا ji bo civata giştiyan netewên êgirtî bi rê hewl bidetin, rêberên cîhanê qayîl biketin ku baweriyê bi Îranê neynin bi taybet bi zimanê nermê Hesen Ruhanî di gotara wî de di netewên êgirtî de. Erê dibe Amerîka baweriyê bi zimanê nermê Ruhanî bînitin, erê Îrana serdemê Ruhanî dê rêbazek nû hebitin hember welatên dor bi taybet Sûriya û rûdanên nexweşên li Sûriya. Em ê vîdîkeyên bersivî wergirîn ji mêvanê bername emû siyaset îro. Birêz Salah Bayezîdî endamê Komîteya Navendiya Komala Şoreşgêrên Zehmetkêşên Kurdistana Îranê nûnerê komalê lêre li Amerîka. Zor zor bexêr bê. زۆر سپاس زۆر خۆشحاڵم. زۆر سپاس کاک سەلاح گیان جار یەکەم نییە کە بیتە میوانی دەنگی ئەمریکا زۆرمان پێخۆشە بۆ چنەکانی جەنابەت وەرگرین لەسەر سیاستەکانی ئەمریکا و بە تایبەت پەیوەندی بە ئێران و بە هەرێمەکەدا هەبێ. بەڵام ئێستا ئەم پێشهاتە نوێی بە تایبەت دوای ئەوەی کە ڕوحانی هاتە نیویۆرک و هەندێک شتی نوێدا پرسیارەکە لەوەدایە ئەبێ ئەمریکیەکان بڕوا بە ئەو زمانە نەرمە بکەن یانش ئەمەی کە ئۆباما دەڵێ ئەبێ نیازەکانی ئێران تاقیکەینەوە سیاسەتی کە وەکو دەڵێن سۆفت پاوەرە تۆ چی دەڵێ؟ بەڵە پێششی ڕێز و سڵاو بۆ بینەران و بیسەرانی دەنجی کوردی ئەمریکا لە پەیوەندی لەگەڵ پرسیاری بەڕێستان من پێم وایە ئەو پرسیارە لە کۆمەڵگە ڕەهەندی جیاوازەوە دەبێت سیر بکەین. یەکەم بەشێکی پەیوەندی بەخۆی ئەمریکاوەیە بەهۆی پەیوەندی بە هەلومەرجی ئابووری ئەمریکاوەیە پەیوەندی بە سیاسەتی نێوخۆیی ئەمریکا هەیە کە لە دەورەیەکدا کە دوای 2-3 شەڕی گەورە ناوچەکەدا شەڕی عێراق و ئەفغانستان و کۆمەڵێک گوشاری ئابووری جەهانی و گۆڕانکاریەک کە ئێمە هەموو جارێک لە توای چەند دەها لە دوای شەڕیەکی جەهانی دوو جەهانی شێوەک لە ئایزۆلیشن و دووریگرتن لە هێندێک شەڕی ناکۆچی دەبینەوە خەڵک بەڕاستی ماندوو بوونەوە سیاسەتمەدارانیش بە پێی ئەو پەیمانەیاندا و بەتایبەتی کە سەرۆک ئۆباما کە یەکەم جار هاتە سەر ئەو ئەدمینسترێشنی خۆی یەکێک لە شتەکانی کۆتایی بەم شەڕانە بێنێ. دیارە هەموو ئەوانە دەوری هەبووە. من پێم وایە نییە بە تەواوی بەڕاستی دڵنیا بوونەوە کە ئەو حکوومەت ئێستا ئەمریکا کە ئێران هەموو ئەم قەول و قەرارە دەباتە پێش. بەڵام بۆ ئەوەی کە بە کۆمەڵگای نێودەوڵەتی بسەلمێنن بەتایبەت کە لەم دوایانە پاڵلەمانی بریتانیاش کە نزیکترین دۆستی ئەمریکا بوو خۆی کشاندەوە بەڕاستی لە وەشانی گورزێکی سەربازی لە سووریا بەڵێ و حتا تەنانەت کە بڕیار بوو کە ئەو وەشانی گوری سەربازی بدرێت بە کۆنگرس لەوێ مشتۆمل لەسەر بکرێت. هەموو ئەوانە و پرس و ڕاکرا بوو کە زیاتر لە 3 بەشی خەڵکی ئەمریکا بەڕاستی ڕازینین بە چوون بە شەڕێکی دیکە. هەموو ئەوانە وای لەکرد کە دەوڵەتی ئەمریکا بێتە سەر ئەم قەناعەتە بۆ دەورێکی دیکە دیپلۆماسی بەحاڵ هین بکات و دووبارە کار بێنێت کە بەڵکو ئەمە لە ڕوانگەی ئەمریکیەکانەوە بەڵام بار لە ڕوانگەی ئیرانەوە سەریکەین. هەڵومەرجی دنیا گۆڕاوە بەهاری عەرەب گۆڕانکاریەکانی جیهان ڕوخاندنی ڕژێمەکان کرانەوەی دنیا هەموو پێکەوە ئەم پێشهاتانە وا دەکا کە ئێران لە سیاستەکانی خۆی کۆنەکانیان واز بێنتن و دەست بکات بە سیاسەتی کە بتوانین لەگەڵ جیهانە مامەڵا بکاتن داونستان بکاتن. دیارە ئەوەی ئەو گۆڕانکاریە کە پێی دەڵێن گۆڕانکاری لە سیاسەتی ئێرانێکراوە یەکەم جار نییە بەڕاستی. لە بیرمانە کە لە دوای شەڕی 8 ساڵی ئێران و عێراق کە هەموو دنیا ناوچەکە داوای کۆتایی ئەو شەڕی دەکرد ئەو کاتەی کاربەدەستانی باڵای ئێرانی سەروانەوە خومینی پێی وابوو کە چوون بۆ ئیسرائیل یا بۆ قودس لە کەربەلا تێ بێ حکوومەتی سەدام بڕۆخێت
دوجار لەسەر گوشاری ئابووری گۆڕانکاری ناوچەکە هاتە سەر ئەو باوەڕە کە بە وتەی خۆی جامی ژاری نوۆشی ئەو کاتە گۆڕانکاریەک بوو لەشتا. ئێستاش دووبارە بۆ جارێکی دیکە ئەو ڕۆژانە کە خامنەیی پێش ئەو کەوت ئەو ڕۆحانی بێت بۆ نیویۆرک و ئەو دانوستانانە بکرێت وتی لە وتێشدا ڕایگەیاند لە حزوری سپای پاسداران بەشێکی زۆری کاربەدەستانی ئێرانی شتێک بە فارسی بدەن نەرمشی نەرمبوونەوەیکی قارەمانانە و بەرحاڵ بەڵام ڕاوەستانێکی بەهێز هەموو ئەوانە وەکو دەورێکی تازەی لەو خۆ بەدەستدانە بەرزایی پێشاندا. بەڵام لە ناوچەکە بەڕاستی باوەڕە پێ لەسەر هەمان ئیسرائیل بەڕاستی باوەڕی بەو شتەی ئێران نییە پێی وایە کات دینە سەر مەسلەی ئیسرائیل. بەڵام باسی پەیوەندی تەلەفۆنەکەی ئۆباما لەگەڵ حەسەن ڕۆحانی بکەین کە دەوتری 15 دقیقە پێکەوە قسەیان کردووە و دیارە جنابەت گوتێت بە ڕێگای وەرگێڕەکەەوە کە چ ڕۆحانی ئینگلیزیش قسە دەکاتن. مانای هەبوو ئەو پەیوەندیە ئەکرێ ببێ بە دەست پێکێک ینی بۆ هەندێ پەیوەندی باشکردنی پەیوەندەکان یان نەهشتنی ئەو هەموو ناکۆکیە لە نێوان ئەمریکا و ئێران. ئەمە لە بیرمانە کاتێک حەسەنی ڕۆحانی هات بۆ بەلەوەکە بێت بۆ نیویۆرک زۆر خۆشببینێکێک زۆر هەبوو کە تەنانەت هێندێک کەس بیریان دەکردەوە کە ینی دەست بدەن و ئەوەی هەندشێکێک بینی ئۆباما و ڕۆحانی بکرێت هەندێک لە مدیاکان و لە بەشێک لە حکوومەتی ئەمریکاش باسی ئەو شتە دەکرا. بەڵام وا دەرکەوت دواتر ساردیەکە بۆ لەلایەن حکوومەتی ئێستای ئەمریکاوە و ئەوە پێم وایە بۆ خاتی ئەوکە قەرەبووی ئەو شتە چون دوا بەدوای کە ئەو یەکدیتنە کورتە لانی ئێرانی ئامادە نەبوون لەوێ هەندێک دڵساردی دروست بوو لەوێ لە کاتی بەڕەوچوونی ئەو کۆبوونەوە گشتیە پێم وایە قەرەبووی ئەم شتە بکەنەوە ئەو دوجار ئەو پەیوەندە تەلەفۆنی کە جەنابتان ئاماژەن بە 15 دقیقە ڕوویدا بۆ ئەگە 15 دقیقە حساب بکەین بە وەرجیە ڕیش بۆ دیار لە چەند دقیقەیەک تێن نەپەڕیەوە پێم وایە شتێکی زۆر گرنگ. بەڵام لە نێوان نەیارەکاندا شتی وا باشە. بەڵێ بێگومان وەکو هەموو مدیاکان ئاماژەی مێژووی بوو چون دوای 34 ساڵ یەکەم جار بوو کە سەرۆکی ئەو دوو وڵاتە کە هیچ پەیوەندیەکیان نەبووە بەرحاڵ چەند دقەیەک پێکەوە. کاک سەلاح بە بینە مەوزوعی دەسەڵاتی سەرۆک زۆربەی جار باس لە کاتی خامەنی لە کاتی سەرۆکەکانی دیکە ئەحمەدی نیژاد باس لەوە دەکرێت کە سەرۆک دەسەڵاتی نییە ڕێبەری باڵا ئەو خاوەن دەسەڵاتە عەلی خامنئی ئەو دەسەڵاتی هەرە گەورەیە. زۆر کەس لێرە باسی ئەویان دەکرد یان گوت ئەگەر ڕۆحانی دەسەڵاتی ئەوەی نەبێ یان توانای ئەوە نەبێ دەستی بۆ ئۆباما درێژ کاتن بۆ ئەوەی دەست هەژانەوەیەک چۆن توانای ئەوە دەبیان دەسەڵاتی هەبێ باس لە کێشە استراتیژیەکان و مەسیری بکە لەگەڵ ئەمریکیەکان کە باسی ناوەکی ئێرانی تیدا بێ. بەڵێ لەوەدا گومان نییە مە تەنیا یەک نمونە بینەوە کە چۆن هەموو دەسەڵاتەکان لە سەرەتا لە دەستی خودی سەرۆکی ئێرانی خامنەیدایە و ئەو بەشێکی لە سپای پاسداران ئەو بۆ نمونە ئەو هەشت کاندیدەی کە بڕیار بوو دانێکیان هەڵبژێردە بۆ سەرۆکوماری کە ڕۆحانی دەرچوو هەموو ئەوانە لە فیلتەرێکی تایبەتی ئەو حکوومەتە و ئەو بەیتی ڕەهبەری خامنەی دەرچوون ینی ئەوە کە ئەو کەسە دەست بژێر دەکە جا بۆیە بەپێ ئەو هەندێک لێدوان کە درا دواتر کاتێک کە ڕۆحانی هاتەوە ئێرانێ ئێمە دیتمان هەندێک مدیاکان بڵاویان کردەوە لنگە کەوشیان تێگرتووە جەماعەتێکی چەند سەد کەسی چوون دژی هاتنی شعار و دروشم دراو و دوایین وتەشکە ئەوەی سەلمان کە بەڕاستی ئەو دەسەڵاتی ڕوحانی زۆر بەرتەسکە و زۆر لاواز ئەوە بوو کە دوێنێ فەرماندەی سپای پاسداران ڕزای جەفعەری ڕایگەیاند کە ئەو 15 دقیقە قسەیە شتێکی باش نەبوو کەمێک بێحتیاتی کراوە نەدەبوو کرابە یعنی ئەو دەمێنێت کە بەڕاستی تەنانەت کەسێکی کرد لە خوارەوەی خامنەیشە ئەو دەستەڵاتە و یا ئەو ڕێگە بە خۆی دەدا کە ڕخنێک لە سیاسەتی سەرۆکۆمار بگرێت بۆیە من پێم وایە دروستە و ئەو دەستەڵاتە بە تەواوی دەستەڵاتێکی وای نییە ڕوحانی بتوانێت باڵی گۆهدار و تەماشەوانن دەنگی ئەمریکا بە بەرنامە ئەم و سیاسەتیش پشکا کوردیا دەنگی ئەمریکا لە واشنگتن میێوانی بەرنامەی برێز سەلاح بایزیدی ئەندامی کۆمیتەیە ناوەندیە کۆمەڵە شۆڕەشگەرن زەحمەتکێشن کوردستانە ئیرانی و نوێنەری کۆمەڵی لێرە لە ئەمریکا ئەم بەحسی
سیاسەتە ئەمریکا و ئیرانی دیکن لێ کاک سەلاح وەکو خۆتش دەزانی ئیسرائیل لەم پەیوەندیاندا بینی ئەمریکا و ئێران ئیسرائیل ڕۆلی زۆر گەورەی هەیە ئیسرائیلەکان زۆر نەڕەحەتن لەو پەیوەندی تەلەفۆنی کە باس دەکەین ئەو کەسانەی کە نزیکی نەتەنیاهۆن دەڵێن کە ڕاستیەکان لە پشت گۆڕانکاریەکانی زمانی ئێراندا پێیان باش نییە یان وانە ڕاست نییە و هەموو ئەو خەڵکانەی کە لە نزیکە نەتەنیاهۆ خۆی پێشەوەی بێت بەرەو ئەمریکا بێتن دەڵی لە نەتەوەی یەکگرتووەکان هەوڵ دەدەین جیهان ئاگادارکەینەوە لە ڕاستیەکانی ئێران و دیارە بەڵگەشی پێە بۆ ئەوەی کە ئێران نیازی باش نییە. خۆمان دەزانین ئەو دژایەتیە یان دژمنکاری نێوان ئێران و ئیسرائیلدا چەند کۆنە و گەشتێ چڕادەیەک و ئەوە بەڵام ئەمە تا چەندێک کاریگەری دەبێت لەسەر پەیوەندەکان ئیسرائیل و ئەمریکا کە دوێنێ نەتەنیاهۆ لەگەڵ ئۆباما کۆبووتەوە دیارە زۆر مشەجع نەبوون لە قسەکانیاندا. بەڵێ دیارە وەکو سەرۆک ئۆباما ڕایگەیاند ئەو پەیوەندە تەلەفۆنیە سەرەتا لەگەڵ لایەنی ئیسرائیلی تاوتۆ کراوە یعنی وەکو لایەنی ئێرانی ئەوڕۆ لە مێدیاکان باسییان کرد تەنانەت ئەمریکا اختیاری ئەوەشی نییە دەبێ ئیزن لە ئیسرائیل وەگرێ بەڵام ئەوەی کە باستان کرد کە دۆنێ بەرحاڵ دانیشتمنی ئۆباما و بین نەتەنیاهو بۆ نەتەنیاهو بە توندی ڕخنەی گرتووە لە لابردنی ئەو گەمارە ئابوووریانە کە لەسەر ئێرانە کتوێتی دەبێت ئەو گەمارە ئابووریانە لە جگای خۆت بمێنێتەوە تەنانەت تونتر بکرێت ئێمە ئاگادارین کە سەنای ئەمریکا ئێستا خەریکی کۆکردنی کۆمەڵێک لایحەی تازەیەکە ئەو گەمارانە تونتر و بەربڵاوتر بکە و تەنانەت ئەوەش گۆڕانکاریەک بوو کە دەنگدانەوەی زۆری هەبوو لە مێدیاکان لە 24 ساڵ ڕابردووە بوو کە سەرۆک ئۆباما ڕایگەیاند کە بژاری گورزی سەربازی بۆ ئێران هە لە جێگۆی خۆی ماوە لەسەر مێزەکە ماوە توێتی ئەگەر دوجار ئێمە ئەو ڕێگا دیپلۆماسی تاقیب بکەینەوە ماوەیەش کە دەدەن بە ئێران ئەگەر ڕێککەوتنێک نەبێت لە دوجار و ئێران بەردەوام بێت لە پیتاندنی ئۆرانیۆم و بەردەوامانە کاک سەلاح دەبینین مۆزوعی سووریا وای کردووە کە بابەتی ئێران لە ئەمریکا هەڵبەتە لە ناو دەستگاکانی ئەمریکادا بابەتی ئێران کەمی خاوبووتەوە باسیش ناکەن باسی ئەو ناکەن لە پڕێکە بوونمونە هەندێک کەس باسی ئێران دەکەن بۆکو گوتت بەژارەی لەشکری لە سەر مێزدایە بەڵام جاری ئەو وەزعوان نییە کە ئێران و ئەمریکا بگەنە ڕادەیە کە شەڕێکلان نێوان دروست بێتن بەڵام ئاخر هەستیارەکە دەوەدایە لێکچوونێکی مەسەلەی سووریا و لە ئێرانە لە ئێرانگە لە بیرمان بێت رووسیا کاتی خۆی کوت ناتوانی تۆ بژاری سەربازی بۆ سووریا لەسەر مێز بێت و بەڵام باسی داماڵینی چەکی کۆمەڵکوژی بکەیت لە ئێران ئەمریکا دەڵ من دانوستان لەگەڵ دەکەین و گوت فەیت و هین لەگەڵ ئێران دەمانهەیە بەحاڵ ئەو ساردی و ئەو بەستەڵەکە بشکێنین بەڵام تۆ سەرۆکی وڵاتەکە دەڵە بژاری سەربازی لەسەر مێزەکە ماوە یعنی ئەوە دەیخەن ئەو هاوتاییەک و نی هاوتەریبیەکە لەو دوو سیاسەتە هەیە تەنانەت هەندێک مێدیاکان باسی ئەویان دەکرد ئەو توندی ئەمریکا بۆ ئەوی کە تەنانەت نزیکترین متحیدشی کە حازنە و بریتانی حازنە بڕێکە بەڵام ئەمریکا هەر سوور بوو لەسەر گورزی لە سەربازی لە سووریا بداوە سووریش هاوپەیمانێکی زۆر گرنگی ئێرانە توانی ئێرانێ بەڕاستی مەجبور بکە وادار بکات کە دوجار هەندێک نەرمی لە خۆی نیشان بدا بۆیە ئەم گۆڕانکاریانێ ئەم لێکچوونانە پێمە گرینگە بۆی کە بتوانین لە ناوڕۆکی باسەکەت بەڵام ئیسرائیل پێی وایە کە هەر و توێژێک لەگەڵ ئێران سوودی نابێ تۆش لەگەڵ ئەوە دایکە بڕوا بە حکوومەتی ئێران ناکری بۆ من تەنانەت نۆکو بڵێن حیزبێکی نەیاری ئێران بەحاڵ حکوومەتی ئێرانین لەو ڕوانگەوە لە ڕوانگەی دیپلۆماسی نێو دەوڵەتی ئێمە چاو دەکەین 7 ساڵە لە ساڵ 2006ەوە کۆمەڵێک دانوستان و کۆبوونەوە بوو هەر لە ژنەوە بیگرە تا مسکۆ و بەخاو ئیستانبول و شۆنی دیکە وەک دۆنێ هەر لەو کۆبوونەوەی کە من لە کاترین ئەشتۆن کە نێردراوی باڵای یەکێتی ئوروپا بۆ کاروباری دەرەوە و ئاسایشی ئەو یەکێتیە باسی لەوە کردکەکە کە هەزاران و سەدان کۆبوونەوەی داخرا و بەدزی بۆ بەڕاستی بەڵام هیچ سودی نەبوو تا ئێستا ئێران تەنانەت یەک زەڕەش نهاتە خوارە کە لە پیتاندنم ئیرانیۆم بارها داوا کراوە کە ئەو شوێنەی لە فردۆس و لە عێراق و لەوانە دابخرێت بخرێتە ژێر چاوەدێری ڕێکخراوی جەهانی داماڵینی یا چەکی ئەتۆمیشتە بەڵام بە هیچ جوور ڕازی ئەگەر بە پێی ئەم ڕابردۆ سێرکەین بەڕاستی
نابێت زۆر خۆش ببین کە دەرەنجامێکی باسی کاترین ئاشتنت کرد کە لە بۆنەیەکدا دوێنێ جەناب لەوێ ئامادە بوو لە کارنگیان بەڵێ لە وودروەلسن کاترین ئاشتون خۆی ڕێکخەری کۆبوونەوەکەی نێوان کێری وەزیری درەوەی ئێران بوو ئەو باسە تا چەندێک کرا ئەو کۆمبوونەوە بەڵێ وڵی بەتایبەتی دیارە باسی کۆمەڵک مەسایلی کرد بەڵام مەسلەی ئێران و سووریا زۆرترین پرسیاری وژەن لەسەر ئەو بابەتەش لیان پرسی کە دیارە کەسێکی نێوبژێوان و مادرێت بۆ لە شتە بەڵام ئێمە چاو ڕاستمەکانکەین کەمێک ساردی بەڕاستی پێ و دیار بکەمێک لانی ئێرانی مەسەن ڕووی دەولای کرد بوو شتێک بوو نیە کەمێک شەرم و حەیایە ئەوە پەیوەندی نەبووە ساڵیانی ساڵ بەڵام زۆر باسی زیرەکی و زانایی بەڕاستی جانکاری کرد کە ئەو کۆبوونەوە ساز بەڵام باسی وردەکاری بەڕاستی ئەو شتەی نەکرد کە دەنان لێشیان پرسیاریشان لێ کرد کە ئایا چ گوزەراوە ئایا ئێران چی دەبێ کتێمە دەبێت بدا بنیشین کۆبوونەوەی داهاتوو کە 4 هەفتەی داهاتوو لە ژنێو دەبەسرێ گروپی 5 زیادە یەک لەگەڵ ئێراندادنی کاتەی ڕوون دەبێتەوە کاک سەلاح تۆ سیاست خوێندووە و لە سیاسەتا لە پەیوەندیەکانی وڵاتاندا بەتایبەت پەیوەندەکانی نەیاردا زۆر جار باسیەوە دەکەن هەنگاوی یەکەم کا و توێژە پێکەوە دانیشتنە ئەمە شتی زۆر گرنگە ئەمە بووە بەڵام کێشە لەوەدایە کە جنابەت دەڵێ و زۆر خەڵکی دیکە بەتایبەتیش ئیسرائیلیەکان دەڵێن کە بڕوا متمانە بەوانە ناکرێ لێدانی ئێران کە باست کرد و ئۆپشنێکیان بژارەیەکە لەسەر مێزەکە ماوە بە بڕوای تۆ چی ئیسرائیلیان ئەمریکا خۆی نایەت خۆی بخاتە کێشەی سووریا کە کێشەی سووریا چەکی کیمیایی بەکارهێنراوە و چەندی ساڵە 2 ساڵ زیاترە ئۆبامە دەڵێ حکومەتی ئۆبامە هەموو ئەمریکیەکان دەڵێ دەبێت ئەسەد لەسەر دەسەڵات نەمێتەوە کەچی نەیتوانی کارێک بکاتن یان نەیکرد شتۆ بوو نەتەوەی گرتوەکان و خۆ دەزانی بەڵام لێدانی ئێران دیارە لێدانی ئێران ئێمە لەو هەلو مەرجدا بەڕاستی شتێکی زۆر چاوەڕان نەکراوە شتێکی ئانی فەوری بی لێ بکەینەوە بەڵام گۆڕانکاری نازانێمە بەڕاستی چ ڕوودا ئەگەر ڕووداوی 11 سپتامبر توریسیستە ڕوونەدابا قەت ئەمریکا نەدەچوو ئەفغانستان حکوومەتی تاڵەبان بڕۆخێنێ یعنی بەرحاڵ ئەو وەکو بەشێکی وەکو گوشارێکی ڕەوانیە یعنی وەکو شارش دەروین دەخەنە سەر ئەم وڵاتە بەرحاڵ ئەو شتە هەر لە بیری بێدەکو لە سیاست داشتێک بدانەوەکو شەمشیری دەمۆکلس کە بە تارمووەچۆ بەندە لە سەرسەری هەر ئان من چینە بکەوێ دەگەر هەڵای ڕوویدا من پێمە لەو ڕوانگەوە سێ بکەن دەنە ئەوەی کە بڵین لە حالی ئێستادا ئەمریکا بە وەزی ئابووریە و بەو هاوپەیمانانەی کە لە ئاستی جەهانی و بەرزبوونەوەی دەستەڵات و هێزی رووسیا و چین دەوانە هەموو ئەوانە هەلومەرجێکی خوڵقاندەوە کە شتێکی زۆر ئەستەم بەنەزەر بێت بەڵام ئێمە نازانین کە بەڕاستی ئەگەر بێت و بەیانی بەڵگەی تاوڵ لە بەدەستدا بێت کە ئێران بۆمبی ئەتۆمی دروست کردو هەڵەیەکی کردو پێم وایە ڕاوی کۆمەڵگای جیهانیش دەگۆڕای کرد یانش ئیسرائیل بەبێ ئەم لە ئیلاش دەتوانێت پەلامار بدا بوون دوو نمونەی زۆر بەرچاوی هەیەوەی 1970 بوو کە لە ڕیاکتۆری عێراقیدا ئەو جەلەی سووریاژیدا یانێ ئەوەش بەڵام هەموو ئەو گەرانە بەڕاستی بەکراوەی ماونەتەوە بەڵێ کاک سەلاحی بەهێزی دەموێت باسی هەندێک شتێکی تری بکەم کە پەیوەندی بە ئەمریکا و ئێران و هەیە دوای ئەوە بچینە بابەتی کورد و ئێران دەزانی 1 ملیۆن ئێرانی لە ئەمریکا دەژین هەندێک دەسەڵاتداری ئێران ئەوڕۆ کە بیستم لە دەنگ و باسەکاندا داوای ئەوە دەکەن کە هێڵی فرینی ئاسمانی لە نێوان ئێران و ئەمریکادا ڕاستەوخۆ بکرێتەوە تا چەندی ئەمە واقعە شتێکی بازرگانی و شتێکی لە قازانجی خەڵکاندا خەڵکی ئێراندا و خەڵکی ئەمریکادا دیارە هەموو ئەوانە ئەمریکا پێویستی بۆیە کە ئەو شتێکە گوت فەیت ینی ئەو نیاز پاچی خۆی نیشاند بۆ خەڵکی ئێران نیشاندا بۆ حکوومەتەکەی چون ئێستا لایانی ئێرانی ئێستا احترامی بۆی نەکردو کە دەگەڵ ئەمریکا دادنیشی و قسەی هەموو جۆب دێ قسەی ڕوحانیش لە کۆبوونەوە گشتی نەتەوەی گوتانتی زۆرتر ڕوودە خەڵکی ئەمریکا بوو تەنان نەکەوتە ئەو قۆناغەش کە مەسەلەن وەکو دانوستانی دوو دەوڵەت و دوو ئەگەرچی دانیشتنیشی سەوەری هەبوو لێ بۆیە ئەو گۆڕانکاریانە پێم وایە زۆرتر و شتێکی ناچێت ئەو قۆناغە چون بەتایبەتی ئێرانیش کە ئەو گەمار و ئابووری دراوە ئەو دەستەڵاتی مەسەلەن کڕینی بەش و بانێکی بۆ فرۆکە ئەوانەی زۆر لاواز بوو تەنانەت یعنی گە بکەوێتە ئەو قۆناغەش پێویستی بە هەندێک بەرەو پێشچوونی لۆجستیکی و هەندێک شتەیە کە پێم وانێ
سەر بکرێت. کاک سەڵاح هەستت نەکرد کە جاران کە ئەحمەدی نژاد داهات بە تایبەت ئەحمەدی نژاد داهات زۆر ئیحراج دەکرێت لە لای ئەمریکیەکانەوە لە لای ڕاگەاندنی ئەمریکیوە بەڵام حەسەن ڕوحانی نازانم خۆی نەخستە ئەو وەزعە کە ئیحراج بکرێ یانش ئەو شێوەی کە قسە یەکسەر کە هات نەرمی نیشاندا وای کرد کە ڕاگەاندنی ئەمریکی کەمێک بە شێوەیەکی تر یانش ئەرێنی یان ئیجابی سێر بکاتن. بەڵێ بەڕای من ئەگەمە سیر بکەین شتێکی وتێکی ئینگلیزی هەیە دەڵێ ڕایت تایم ڕایت پلیس. حەسەن ڕوحانی لە سەردەمێک داهاتەوە بۆتە سەر کۆماری ئێرانێکە ئابووری ئێرامەتەواوی داڕوخاوە لە هەموو بارێک گەمارەکان زۆر تونتر بوونە و خودی گەلبیرمان نەچێت سەرۆکی خامنەییش ئەو نەرمەی نیشانداوێنی حەسەن ڕوحانی دەستکردی ئەم سەردەمەیە من پێم وایە ئەوەی کە ئەگەرچی بەشێک لە مێدیاکانی ئێران باز دەکەن ئەو دایان هەوێ کەم بکەنەوە لە گوشاری ئابووریەکان دەڵێن ئەو شتەی کراوە ئەو ئابووری ئێرانێت خەتای ئەحمەدی نژاد شتە بۆ تون تۆڵی یعنی زۆرتر بیخەنە سەر دەمو چاوی کەسەکانەوە من پێم وایە کەسی دیکە لە پێش پەردەیەکە بەرحاس سیاسەتیان پێ دەڵێ چیان بێت ئەگەرچی ئەحمەدی نژاد بەخۆی کەمێک بەس چێوەی لە پشت پەردەکە ئەو کە خامنەی کە دەسەڵاتی تەواوی هەیە کە مەسەلەن ئەگەر خامنەی ڕێگای بە ڕوحانی نەدابن هی دەتوانی بەڕاستی بەم شێوە نەرمی بنوێنێکە بۆ خۆی ینی بە کاک سەلاح نزیکەی 6 دقیقەیەک لە بەرنامەکەمان ماوە حەزم دەکرد باسی کورد بکەین وەزعی کوردی ڕۆژهەڵات و بەتایبەتش لەو گۆڕانکاریانەی کە خۆت دەبینی دوای هەڵبژاردنەکان دوای هاتنی ڕوحانی ئەم حکوومەتە نوێیە یان سەرۆک ڕوحانی تا چەندێک گۆڕانکاریکی هەبووە بۆ کورد تا چەندێک بە شێوەیەکی نوێ سەیری کوردی کردووە. بەڵێ لە ماوەی ئەو سەرۆک کۆمارانەی کە ڕابردوو ناتن سەرکار بەتایبە لە دەورەی ئیسلاحخوازەکانەوە هەر بگرە لە خاتەمی کە کرانەوەیەکی زۆر بچووکە بوو لە ڕۆژهەڵاتی کوردستان دواتر لە هەڵبژاردنەکانی 4 ساڵ پێشی کە کاتێک کە ڕووبی موسەوی کە دوولانی ئەسلاحخوا بوون زۆر بەڵێنیان بە کووردا زۆر لەو دەورەش بە هەمان شێوە ڕوحانی بەر لە هەڵبژاردنەکان دەوریدا کە وەزیرێکی کوردی هەبێت ئەگەر بکرێت ئەو پارێزگارەکانی کوردستان بتوانن کورد بن ئەڵبەتەوان منزوریان لە کوردی شیعەیە ئەگەرچی کورد هەموو یەکە ئێمە کورد وەکو سنی و شیعە و کاکەی و ئەو ئاینەکانی کە نای بەڵام زۆرتەگە کوردیش بێ زۆرتر لەو کوردانەی کە بەپێی ئاینی خۆیان گوڵبژێران دەکەن بەڵام تەنانەت ئەو بەڵێنیانشی بەڕاستی نەبردە سەریە منەمان دیت هیچ نەکراوە ینی کە و ئەگەر ئەوش لەبیر نەکەین خودی ڕوحانی بەڕاستی کەسێکی ئیسلاحخواز نەبووە کەسێکی میانە ڕەو بووە بەڕاستی لە نێو ئیسلاح تەڵەبەکاندا بۆیە بەڕاستی ئەگەر کەسانی پێشووتری کە ئیسلاح خواز بوونە ئەو بەڵێنیانیان بەگەلی کوردستان نەبروتە سەر چاوەڕوانی ئەو تۆ نەدەکرا کە ڕوحانیش بتوانێت کارێکی لەو شێوە بکات. ئێمە لە دەستپێکردنی بەرنامەکەمان باسی ئەوەشمان کرد کە چۆن ئێران بە دوای هاتنی ڕوحانی بۆ چۆنەکانی لە بەرامبەر بە سووریا دەگۆڕێ ئایا ئیمکانی ئەوە هەیە ئێران بە شێوەی چونێ بیر لە سووریا بکاتەوە خۆمان دەزانین سووریا یەکەم تەنها وڵاتی عەرەبە ئێستا لەگەڵ ئێراندا ماوە و زۆر کەسش دەڵێن نەمانی ڕژیم لە سووریادا گورزێکی زۆر بەهێز لە ئێران دەدا. بەڵێ دیارە ئەگە وڵاتە چوک ئێران کە پەیوەندیشی زۆر نێزیکی لەگە سووریا هەبوو و تەنیا هاوپەیمانی ئێرانە لە وڵاتانی عەرەبی تەنها ئێران لە ناوچەکەش ئەگەر بی لە شتە بکەینەوە عراقی لە دەچێ هەموو ئەوانە ئەو ئەگەرە هەیە کە ئێران پلانێکی دیکە بی هەبێت کە مەسەن بەبێ بەشار ئەساد بتوانێت ئەو شکلی حکوومەتە بگۆڕێ ئەمە دیتمان کە لە کاتی ئەوەی کە کوتیان دەنگۆی بڵاو بووە کە بۆمبی شیمیایی بەکارهاتوە لە دەوروبەری دەمەشق ڕوحانی کوتی ئەو یەکەم سەرۆک بوو کە ئەوەی کوت کە بەکار هاتەوە چون هەوڵە هەموو دنیا دەیکوت نەبۆشتی توانە بۆ دوایەکە گۆڕان ئەوە هەیە کە احتمالی هەیە کە دوجار یاران بووە کە بەر لە مەترسێکی گەورەتر بگرێت بە حاڵ بە هەندێک گۆڕانکاری حکوومەتی سووریا ڕازیت بەو شەرتەی کە ئەو شکلی حکوومەتەی کە شیعە عەلەوین ئەوانە سەرکار بمێنەوە بەڵام تا ئێستا شتێکی ڕسمی شتە بڵاو نەبووەوە کەماکان لە مێدیاکان و کاربدەستانی باڵای حکوومەتی پشتگیری لە حکوومەتی بەشار ئەسەد دەکەن. بۆ ئەو بیرۆکە هەیە کە نەمانی ڕژیمی ئەسەد ئێران پێی بەڵێ وەکو باسمان بێزگە لە گرنگی هاوپەیمانی
بەشار ئەسەد بۆتە تۆنێلێکی یارمەتیشە بۆ حیزب الله لوبنان کە بەنەمانی حکوومەتی سووریا بەنەمانی حکوومەتی شیعە عەلەوی سووریا تەنانەت حیزب اللهش تاک و تەریک دەمێنێتەوە دەکرێت لاواز دەبێت و ئێران زۆرتر دەکەوێتە ئەو بەتەنیایی ماون لاوچەکە بۆیە پێویستی تیکە بەرحاڵ بمێنێتەوە و دەستی پێدا بگرێەوە وەکو باسش دەکرێت لە ساڵانی 2 ساڵی کە بەردەوام ڕاپەڕین لە سووریا بە میلیاردها دلار چەک و تەقەمەنی یارمەتیدا بۆ حکوومەت ینی سەرماگوزارێکی زۆری لەسەر کردووە لە سەرمانەوەی حکوومەتە لە کاتێکەوەی کە حەسەن ڕوحانی لە نیویۆرک بوو جنابەت لەوێ بووی بۆ بەشداری لە خۆپیشاندانێک حەزم نەکرد باسیەوە بکەیت من پێش چەند ساڵێک لە نیویۆرک بووم لە کاتی کە ئەحمەدی نژاد هات خۆپیشاندانەکەی ئێرانیەکانم بینی کوردی لە ناودا بوو هەلبەت زۆر کوردی چالاکوانی کوردش لە ناودا بوو خۆپیشاندانێکی زۆرەوە بوو زۆر گەرم و گوڕووی تر حتا نێزیکی توانی نێزیکی ئەحمەدی نژاد بن و بە دەنگ زەنگی بەرزەوە بانجی بکەن و قسە پێ بڵێن نازانم دیار ئەم ساڵ کەمێک بەڕبەستیان دروست کرد بوو بۆ نێزیک بنەوە لە پەرمەقەڕی نەتەوەگرتوەکان بەڵام بۆ حاڵە خەڵکانێکی زۆر بەشداریان کرد بوو بەو پێش بۆ ئەوە لەوەنی گەران بوون کە نێزیک ئەگەر نێزیک بوونەوەیە کە بێ لە نێوان ئەمریکا و ئێران بتوانن دەنجی خۆیان بۆ ڕای گشتی ئەمریکا بۆ مدیای ئەمریکا و بۆ حکوومەتی ئەمریکا بگەێنن کە ئەو حکوومەتێکی ئێستا لە سەرکارە نونەری ڕاستەقینەی خەڵکی ئێران نییە و ڕوحانیش کە بەڕواڵەت کەسێکی ئاشتی خوازە و دەیهەوێت گۆڕانکە لە سیاسەتی ئێران دروستکە دەستەڵاتێکی ئەو تۆی نییە بۆ حکوومەتە تەنیا کات دەکڕێ و دەوێت بیڕای جەهانی فری بەڵام کاکسان ڕاستێکی پێ بڵێم ئەوەی من ئاگاداری ڕاگەاندنی ئەمریکی بم بەڕاستی شتی زۆر خۆش و باش و ئەوە لەسەر ڕوحانی و لەسەر ئێران و لەسەر ئەوە باسکرا هەڵبەت دوو قسەی خۆشی ڕوحانی ینی دەزانم ینی وەکو چالاکوانی کورد وەکو چالاکوانی خەڵکیتری ئێران لەوێ خۆپیشاندان و شتیوا دەکەن نەمزانین تا چەندێک کاریگەری هەبوویان تا چەندێک باس کرا بەڵام دوو قسەکەی ڕوحانی زۆر کاریگەری هەبوو لە ڕاگەاندنی ئەمریکیدا من پێم وایە بەشی زۆری ناگەڕێتەوە بۆ کە ڕوحانی پیاوی چاکە یا خەڵکی ئەمریکا و مدیا باوەڕی پێیە پێمە هەمووی دەگەڕێتەوە بۆ هەلو مەرجی تایبەتی ئابووری ئەستای ئەمریکا و خەڵک ڕای گشتی لەسەر ئەوەیە کە بەڕاستی ئەمریکا دوور بکەوێتەوە لە شەڕێکی دیکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەتوانێت خۆی دوورقاتن پێم وایە ئەگەر لە سووریا خۆی دوورخستوێ من پێم وایە گۆڕانکاریەکان ناتوانێت ئەمریکا بەحاڵ ئەمریکا پێویستی کە هێزێکی زۆری ناوچەکەدا هەیە بەرژەوەندیەکی زۆری هەیە بارها سەرۆک ئۆباما و کاربەدەستانێکی ئەمریکایی دەڵێن ئاسایشی نەتەوەی ئەمریکا بەرحاڵ لە پێشەم شتێکەوە پێم وایە گۆڕانکارێکی دیکە بێت یا بە حەوکو باسمان کرد پێشهاتێکی جدیدی کە ڕوو بدات ئەمریکا ناتوانێت خۆی بەرحاڵ کاک سەلاحی بایەزیدی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵی شۆڕەژێری زەحمەتیشانی کوردستانی ئێران نوێنەری کۆمەڵە لێرە لە ئەمریکا زۆر سوپاس دەکەم زۆرش پێ خۆشحاڵیم کەەوە دەبیتە میوانی بەرنامەکانی دەنگی ئەمریکا زۆر سپاس ئومیدوارم لە داهاتووداش هەر بەردەوام بی سەردانەکەنیوەشتەکەوتوب زۆر سپاس بەڵێ گۆدارنی جافێشە دەمترینات دماهیا بەرنامە ئەم و سیاست هەتا جارێکەدی هەتا سێشەمەکەدی هەر شاد و بەختەوەر بن. ئەم و سیاست بەرنمەیەک بوو لە بەشی کوردی دەنگی ئەمریکا لە واشنگتن پێشکەش کرا.